لە خولی ناوی لاوانی کوردستانیشدا دووتی پیلاوانی یانەکانی پێشمەرگەی هەولێر و نەورۆز توانیان سەرکەوتن بەسەر سیروانی شارەزوور و هەولێردا تۆمار بکەن و لە دو هەفتە ڕکابەری نازناوەکە لەگەڵ زێرەڤانی پێشەنگ دەکەن. یاریەکانی هەفتەی پێشکۆتایی خولی نایەوی لاوانی کوردستان بەڕێوە چوو. لاوانی نەورۆز و پێشمەرگەی هەولێر سەرکەوتنیان دەستەبەر کردو لە ڕکابەری ناسناوەکەمانەوە لەگەڵ زێرەڤانی بۆ کۆتا هەفتە. لەسەر یاریگای دووەمیانی هەولێر لاوانی نەورۆز بووە میوانی لاوانی هەولێر. لە نیوەی یەکەم یاریەکە لاوانی نەورۆز بە 2 گۆڵ لە ڕێگای یوسف محەممەد و ئەحمەد خالید دەست پێشخەریان کرد. کارزان سابریش گۆڵێکی بۆ لاوانی هەولێر تۆمار کرد. لە نیوەی دووەم یاریەکە ئەحمەد حەیدەر و کارزان سابر 2 گۆڵی تریان بۆ هەولێر تۆمار کردو. لاوانی هەولێر بە 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ پێشکەوت. یارزانانی لاوانی نەورۆز خۆیان بەدەستەوە نەدا و لە ڕێگای بەڕێز محەممەد و ڕێژوان سەلمان لە کۆتا خولەکەکان 2 گۆڵی تریان تۆمار کردو. یاریەکەیان بە 4 گۆڵ بەرامبەر بە 3 گۆڵ بردەوە. یاریەکی دیکە لاوانی پێشمەرگەی هەولێر میوانداری سیروانی شارەزووری کرد. لە نیوەی یەکەم یاریەکە لە هەردوویانە یەکە و یارزانێکیان بە کارتی سوور کرایە دەرەوە بەهۆی پێکداکەوتن. لە نیوەی دوم یاریەکە لاوانی پێشمەرگەی هەولێر هەوڵەکانیان چڕ کردەوە بۆ گۆڵ تۆمارکردن. هەریەکە لە کاژین لوقمان و یوسف وریا توانیان 2 گۆڵ بۆ لاوانی پێشمەرگەی هەولێر تۆمار بکەن و یاریەکەش بە 2 گۆڵی پاک بە سوودی لاوانی پێشمەرگەی هەولێر بە کۆتا هات. سپاس بۆ خۆتانیمان سەرکەوتوو بین. ئەو سێ خاڵش ینی ئەو سێ خاڵشمان بەدەستینە نزیک بووینەوە لە پلەی دووەم. ئێمە هەوری پلەی یەکەم دەدەین ئەگەر ئینشاڵڵا نەورۆز ئەوە زێرەڤانی تەعادولێک یان خەسارەشی دامە یەکەم بین. ئەمە هەموو گەمەکان لۆبردنەوەی دێنە ناو ساحەی. ئینشاڵڵا سەرکەوتوو دەبین. بەهۆی ئەوەی لاوانی زاخۆ لە خولەکە دوورخرایەوە. لاوانی زێرەڤانی پێشەنگ لە یاریەکەیان بە براوە دانراون و خاڵەکانیان بووە 23 خاڵ و لاوانی پێشمەرگەی هەولێر بە 22 خاڵ لە خانەی دووەمە و لاوانی نەورۆزیش بە 20 خاڵ لە پلەی سێیەمدایە. هەفتەی کۆتایی شەڕی نازناوەکە دەکەن. یانەکانی هەولێر و سیروان شارەزووریش بە 11 خاڵ و 10 خاڵ لە ناوەڕاستی ڕیزبەندی دەبینرێن. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێم هەولێر.